وەڵی جەوەش یەکجار خۆشە کەشوەوایکە زۆر گەرمە لە سووران بەعام لە عراقە سەر کەشوەوایش یەکجار گەرمە لۆیە هەموو ڕۆژان ئەو ڕۆژانی کەمەجال دەبی یاخود ڕۆژانی پشووە ڕوو لەو شوێنانە دەکەنکەوە فێنکن بە تایبەتی کونەماسی لە سووران شوێنێکی یەکجار خۆشە بۆ کاتێکی هەم کاتێش خۆش بەسەر دەبێت هەم کەشوەوایش فێنشی هەیە وەڵا ناوچە گەشتیاری زۆرە جوودیانە بێخاڵە گەلیە وەرتێ سەکرانە ناوچەی باڵەکایەتی بەگشتی ناوچەیەکی گەشتیاریە بەڵام بە حکمیەوەی کەوا نزیکە لە ئیدارەی سووران زیاتر ڕوو لەو ناوچانە دەکەنکەوە ڕووبارە و کونەماسیش بە تایبەتیەکە لەو شوێنانەکەەوە زۆر قەرەباڵغ دەبێت ئەگەر بێت و کارەبای پێویست حکومەت دابینی بکە زۆرێک لەو خەڵکیکەوە ئێستا لێرە ئەتوانێت لە ماڵەوە دابنیشێت چکە بە هۆی کارەبا هەبێ ئەو ئامێرە فێرنکەرەوانش یارمەتی دەبن زیاتر لە ماڵەوە دابنیشنەوە ڕوو لە شوێنە گەشارەکە بکەیت بەڵام بەداخەوە هیچ کارەبایەکی پێویست لەم گەرمایە ڕووکێنەی هاویدا هیچ کارەبایەکی پێویست لەلایەن حکومەت دابین نەکراوە ئەرێ وەڵا ئێستا ئەو شوێنە ئێستا ئێمە لێنە باشترە بەڵام هەندێک ناوچەی خوارە یاخود سەری هەیە هەتا 6 مەتر 8 مەتریش قۆرە ئەگەر بێت و کەسێک تەواو شارەزان نەبێ یاخود مەلەزانێکی باش نەبێ ئەوە دەخینشێت چکە زۆر قۆڵە وەڵا کارەبای ڕێستی باش نییە و مۆڵی دەست تەحموڵ ناکە زۆر و هاتنێرە ڕووباری و خۆ فێنک بکەینەوە کەشوهەوایکی خۆش وەرگرین و تەبعان ئەرێ وەڵا زۆر گەرمە کەشوهەوای دەرێن ماری گەرمە زۆر ئێرە فێنکتر و خۆشترە و وەڵا هەموو تون و توێژی هەژار و فەقی دێت نەوی دەستنە مەزباعی و ئەوانش پارن خودێ نێرە و ئێرە بەلاشە و وەڵا ئەسنە هەموو ڕووباری ئەسنە لای ڕێزان لای باڵەکەیەتی لای بەرزێوەی بەستەندی ئێرێ نێزیکە و کانێکی خۆشی لێ ساردە و لەبەر کانێ دێ نێرە بە قورعان زەوەکەی گەرمە و عالەمیش هەموو ڕوویدە ڕووبار و ئەو چەمانەکاتن لۆمە لەو شتی حکمی ئێوەش کارەباکە هەندە باش نییە ئەو خەڵکە شەمو دێتە ئەو ڕووبار و شتێ بەخوای بە زۆری ئێرانەیە کونەماسی بەرزێوە لای چنارایە خوارێ ڕووباری کاڵۆکایە بەخوا ئێمە مەجبورین کە بێ نێرە خۆ لەو ڕووبارە بدەین تەنانەت ئەگەر بچە مەزبەحەکانیش چوونە ژوور پلیتی چوونە ژوور تەنانەت بە 10,000 5,000 بەش شورت و کڵاوە ئەوش بە 15,000 ئێمەش مەجبورین بین خۆ لەو ڕووبارەدا ئەو ڕووبارەش هەموو پیسە ئاوی بێخاڵ و وەرتێ ئەو گیانەوە هەموو دێتێرە بەخوای تەنانەت گەشتیار هەیە لێرە خاوی ناکاتەوە بە خێرێ خۆ دەناتەوە وەرە لێرە تەسویرکە پیسە